چۆن باس کرد؟ تۆ ناو چی بوو؟ شاریا کێ؟ ئەشراف بەندانی تۆم چی دەکرد؟ جوانم کرد؟ پیشانیانی ئەگە پیشانیوانی بە؟ وارە پێشە بە زەحمەت ئەگە پیشانیوانی بە؟ بۆی کە بیبینە؟ هاي ئەگەر یەکێ دانی ئێشا پێڵێ بێ بۆ لای من ناوم چییە؟ من خۆشەوێ؟ ئەزای من تۆم خۆشەوێ؟ تۆ سەری من بکە واستەوان بێنە من تۆم خۆشەوێ؟ ئەخەم بەڕاستی تۆم خۆشەوێ؟ ئەی تۆ چی؟ بەڕاستی چی لەو تووڕابێ؟ ڤاڤە لەو تووڕابێ بە ڤاڤا لەو تووڕابێ باشە؟ بە ڤاڤا لەو تووڕابێ باشە؟ من لەو تووڕابم؟ ئەم نەخۆشەوێ؟ بەڕاستی من نەخۆشەوێ؟ باشە بۆ شارێ خانە یەکێک لەو مناڵانەی کە دەمودانی بۆ چاکەین سوپاس و خوا تەندروستی باشە دەی ماچێکیان بۆمە؟ دەی؟ هەر بشی